وەرزشوان و وەرزشکار و دۆستەکانی وەرزش لە کەرکووکی قودس سڵاوتان لەبێ. بژی کەرکووک، بژی مام جەلال و بژی کەرکووک. بەڕێزان، وتیان کۆبوونەیەکت هەیە لەگەڵ هەندێک وەرزشکار کەچی ئێمە ئەم قاعەیە پڕە لە گەنج، هەندێک تێکۆشەریشی تایە. وازانەوە ئەو تێکۆشەرانە شەوەڕیش هێشتا ڕۆحێکی ڕیاضیان هەیە و وەستا ڕەسوڵ هەواڵان تێکۆشەرەکان زۆر خۆشحاڵم کە لە خزمەتی ئێوەیان، خۆشحاڵم کە ئەبینم ئەوەندە وەرزشوان و دۆستی وەرزش هەبێ لە کەرکووک. وەرزش و کەرکووک لە یەکجا ناکرێنەوە، چۆن یەکێتی و کەرکووک لە یەکجا ناکرێنەوە، وەرزش و کەرکووکیش لە یەکجا ناکرێنەوە. من دائما دڵخۆشە بمکردنەوە و جەوی وەرزشە. خۆم هەوڵەیە من مانگەشەیە تۆزێک لێبی تێکداوە، بەڵام من هەوڵەیەم لەناو وەرزشا بم بۆ بەشدار لەگەڵتان. بەڵام ئەزانم کە بواری وەرزش لە کەرکووک بێکەم و کورتی نییە. ئەزانم خیانەکان لێرە ناعەدالەتیان بەرامبەرەکرێت، ئەزانم وەک پێویست دەعم ناکرێت، ئەزانم هەندێک کێشە هەیە لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی، ئەزانم وەکو چۆن لە ڕووی سیاسیشەوە لە بینی هەرێم و بەشەکانی تری عێراق هەندێک کێشە هەیە، ئەزانم لە مەجالی وەرزشیش ئەو کێشەیە هەیە. بەڵام ئەشزانم کە خەڵکی زۆر دڵسۆز هەن، خەڵکی چالاکن لە بواری وەرزش، چ وەکو وەرزشوانێک چ لەو کەسانەی کە خەمی وەرزشە خۆن. من دڵنیام بە پشتیوانی ئێوە، بە پشتیوانی بەڕێزانی سیاسی، بە پشتیوانی کەسایەتیەکان و ئینشەڵڵا بە ئیرادەی ئێوە، بە پشتیوانی کاندیدەکانی هاوپەیمانیی کوردستان کە بە دەنگ و ئیرادەی ئێوە ئێوانێرین بۆ بەغا ئەو کێشە و کەم و کورتیانەی کە لە مەجالی وەرزشا هەن چارەسەریانەکەین. ئێمە وەکو کۆمەڵگایەکی زۆر سیاسین کە ئەمە تەندروست نییە. لای من تەندروست نییە سیاسیەک ئەستێرە بێ. لای من ئێمە پێگەین وەکو وڵاتێک، وەکو نەتەوەیەک کە ئەستێرەکانمان بە فەعلی ئەستێرە بن. ئێوەی کە لە مەجالی وەرزشە خەباتەکەن، وەرزشوانێک حەقە ئەستێرە بێ، نەک سیاسیەک. من کۆڵێک من خۆشە کەسێکی وەکو شێرکۆ کەریم بۆ نمونە کەرکووکێکی خۆمانەیە لەم کەرکووکە، فوتبۆڵچێکی زۆر بەناوبانگ و پێشکەوتووە. بۆ ئێمە شێرکۆ کەریممان نەبێت، خەڵکمان هەبێ ئێستا لە خولەکانی تۆپی پێ لە دەرەوە پێگەیشتون پێگەن. ئێمە ئەتوانین لە ڕێگای وەرزشەوە ئەو ئیشە بکەین کە ڕەنگ بێت لە 100 ساڵی ڕابردوو بە سیاسەتان نەمانتوانیوە بیکەین. وەرزشوانێک ئەتوانێت ناوی کوردستان بگەێنێتە هەر چوار پارچەی جیهان بە شێوەیە کە سیاسیەک ناتوانێت بیکە. وەرزشوانێک دوای بتوڵەیەک کە عەلەمی کوردستانەکە هەڵەگرێت دوای ئەوەی سەرکەوت، ئەوکو ئەمانەی لە دواوە لە کەرکووکی قودسەوە، ئەم عەلەمە جوانان، ئەم ئاوایان کە چەندین هەزاران کەس لە پێناوی شەهید بوونە، کە بەتەڵێک لە ئەمریکا، لە بریتانیا، لە ئەڵمانیا، لە ژاپۆن، لە ئاسیا، لە ئەوروپا، لە ئەفریقا، لە هەموو پارچەکانی جیهانە دوای شەڕەکەی خۆی یان یاریەکەی خۆی ئەو ئاڵایە هەڵگرت. چەندە خۆشە بۆ ئێمە، کێ پێی خۆش نییە کە ئەوە ببینێت بە چاوی خۆیان. ئەوە تەژەیەکەیە. بۆ ئێمە پشتیوانتانە وەکو دۆستێکی وەرزش، وەکو دۆستێکی ئێوە، وەکو برایەکی ئێوە هاوکارتانە بین بۆ ئەوەی توانای ئێوە، توانای وەرزش پەرەی پێبرین، بۆ ئەوەی بەتەڵمان هەبێت.
بەس ئێمە بێزار بووین لە بەتەڵە سیاسیەکان خەڵکیش خەریکە بێزارە بێت لە بەتەڵە سیاسیەکان کاتی ئەوە هاتووە بەتەڵە وەرزشوانەکان بێنە ساحەکەوە بە ڕێگەی خۆیانەوە سەری ئێمە و سەری میلەتەکەی خۆیان بازکەنەوە اینجا چەند خۆشە ئەو بەتەڵە کەرکووکیش بێت چەند خۆشە ئەو بەتەڵە کەرکووکیش بێت دیسانەیەڵەوە چەند خۆشە ئەو بەتەڵە کەرکووکیش بێت خۆیە من پشتیوانتانە بم حەزەکەم لە هەموو مەجالەکانە لە هونەرە بەرگریەکان بێ لە تۆپی پێ بێ لە باڵە بێ لە باسکە بێ لە هەموو مەجالەکانە ڕنگ و پێگەی خۆتان پیشان بن ئەوەی کە ئێستا هیوایەتە بۆ زۆر بەمان وەرزش هیوایەتێکە بەڵام ئێمە ئەوێ وەرزش بکەین بە پیشە تاکو بتوانن خۆتان بژێنن بە ڕێگای پیشەی خۆتان کە وەرزشە ئەمە بە قسە ناکرێت ئەمە بە ڕێخستنەوەی کردی وەرزشەکرێ بەگشتی ئەمە لە هۆڵێکی ئاوا ناکرێت ئەمە بە پەرلەمەنتارە بەڕێزەکانمان بکرێت ئێمە ئەگەر پەرلەمەنتارەکانمان لە بەغا بەرگری لە چاکسازی لە وەرزش بکەن ئێمە ئەتوانین وەرزش بکەین بە پیشە ئەیکەین وەڵا ئەیکەین دە وەرەگرەوە بکەین وەرە دەی وەرە 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 ئەم بەڕێزە گومانی هەیە چۆ قسەکەی منەزانم قسەکەی لە دڵسۆزیەوە کردێتی وتی نایکەن ئەڵێ ئەو پەرلەمەنتارانە کە چوون بۆ بەغا کەرکووکیان لەبیر دەچێتەوە مەبەستی ئەوە بوو برادری لەگوێ لەم قسەیە بگرن ئەو قسەیە هەراوها فڕی نەیاوە ئەوە خەمە ئەوە ئازارێکە ئەم بەڕێزە هەیەتی من سپاس یەکەم کە ئەوە ئازاری دەربڕێوە من دەستخۆشی لێ یەکەم بەڵام ئەمە تەحەدایەکە تەحەدای کردی منیش لە بەرچاوی ئێوە وعدەیەم بەم بەڕێزە کە ئەو پەرلەمەنتارانەی ئێمە کە چوون بۆ بەغا بە دەنگ و ئیرادەی ئێوە چاکسازی لە مەجای وەرزش و چاکسازی لە مەجالەکانی تریشەکەن من سوپاسی جەناب دەکەم دەستەکانە خۆش بێت ئێمە سەرەکەوین لەبەرەوەی کە خەڵکی ئاوامان هەیە خەڵکی دڵسۆز ئێمە قازمان نییە هەراوها شوێنکەون و بە ئەمر وەرگرن خەڵک ڕێی خۆیە ئەوە ئازایەتی کەرکووکە ئێمە هەر بەوە ڕاهاتووین و هەرەوە چاوەڕێی ئەوە ئەکەین لە کەرکووکیە ڕەسەنەکانی ئێرە ئازایانە ڕێی خۆیان ببڕن ئێمەش سیاسیەکان پەرلەمەنتارە بەڕێزەکان بە قسەیان بکەن لە شتان ساو بێن سەرکەوتووە بن سەرکەوتووە بین کاندیدەتکانمانە نێرین بۆ بەغا دفاع لە وەرزش بکەن دفاع لە ئێوە بکەن ئەم خاکە بپارێزن دفاع لە خاک و نیشتیمانەکەمان بکەن هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن بەخێر بێت سەرچاو بژی هاوپەیمانی بژی کەرکووک قودسەکەی مام جەلال و کەرکووک و کەرکووک و مام جەلال بەخێر بێت سەر و سەرچاو